بەناوی خۆ بەخشنەوە مێرەبان سڵاوتان لێبێ ئەزیزان و خۆشەویستان خۆشحاڵین جارێکی تر لە گفتوگویەکی نوێ لە شاری هەولێر هاتینەوە خزمەت ئێوەی ئەزیز و خۆشەویست. ئەمڕۆ باسی وشێک دەکەین کە ماوەیەکی زۆرە لە سەرزاری فەرمانبەرانە و بەداخەوە حکوومەتی هەرێمی کوردستان کەم خەمی لێ خواردووە. ئەویش باسی پاشەکەوتی موچەیە، خولێبڕینی موچەی ساڵانی ڕابردووی فەرمانبەرانی حکوومەتی هەرێمی کوردستان دەکەین کە ئێستا لە شاری هەولێر و سەرجەم پارێزگاکان گروپێک پێکێنراوە بۆی کە کار لەسەر گێڕانەوەی پاشەکەوت و لێبڕینی موچەی فەرمانبەران بکەن و ئیترە بجارە بە گروپێک و بە منەظەمی بستنە بەردەم حکوومەتی هەرێمی کوردستان و داوای موچە و حەق و مافەکانی خۆیان لە حکوومەتی هەرێمی کوردستان بکەین. ئەمڕۆ گروپەکە یەکێک لە دیدارە گەورەکانی خۆی لە شاری هەولێر بەڕێوە برد و دوو مامۆستا و دوو سەرۆکیۆم گروپەم لەگەڵا کە مامۆستا بەدەل بەرواریە لە شاری دوهۆک و مامۆستا کرێکارەمین لە شاری هەولێر. زۆر بەخێر بێ مامۆستا، خۆشحاڵین. مامۆستا بەدەل لە دوهۆکەوە هاتووە، ئێمەش میوانداری دەکەین و سەرەتا دەچینە لایەوە. مامۆستا بەدەل گروپی پاشەکەوت و لێبڕینی موچەیان گێڕانەوەی پاشەکەوت و لێبڕینی موچە چییە و لە کێوە دروست بووە و دەتان هەوێت لە ڕێگای گروپەوە چی بپێکن؟ بله سوپاس بووە بۆ بێ دەرفەتێژین وەکو یاخویا یاکو ئەم هەمی زانین ساڵە 2014 ئەم بێژین هەندێک قەیران هەرێما کوردستانی چ بوون عێراقیجی موچە گیرو بوو چەند هەیڤەکە ئەلهینگێ مەخۆ ڕێکێ خست چەندین چاڵەکوانە بیرامتت جەژن بۆ 2014 کو ئەم هاتینە بەردەرگێ پەرلەمانی مەخڕڤەبوو نەکردش بەرگیرۆبوونا موچەی مەهینگێ زانی ئەگەر موچە گیرو بوو و ئەم چ چاڵاکیە نەکەین داخوازە چ نەکەین ئەف خراپتر دیدیف داێت ئەو بۆ پشتی هینگێ بڕیاردا کو پاشکەفت بهێتەکردن موچێمە پاشکەفت کرد و بهینگێ پشتی هینگێ لێبڕین چەندین گروپ و کەسا خۆڕێکی خستە هەرێما کوردستانی بەس ئەف گروپە و ئەف لایەنە بەڕڵا بوون یعنی هەرێکی بخۆ بوو مەسەلەن سلێمانیە چاڵاکی لێرت کرد مەل دهۆکێ بخۆتکردن هەولێرت دخۆتکردن هیچ ڕێک خستنێک نەبوو. ئەو پشتی حتا vêgavê me berê xwe daye roj bi rojê desthilatê herêma Kurdistanê ya pitir gevashtina pitir mafê xelkî xwed û be em ê berê xwe deyînê ev xelke pitir roj bi rojê yê bêdeng e ser van mafa. Ji ber vê dê çendê me biryar da ku me çendîn çalekvan û roşenbîr û kesatiyê herêma Kurdistanê û taybetî fermanberan parêzgeha Duhok û Hewlêr û Silêmaniyê em grupekî damezîn ew bo evrike ku damezirandina vî grupî hate ragihandin û wekî dezgehê ragihandinê û vê kombînê jî diyar bûî ku ev grupekê seranserî ye. Grupekî hîç layenek û kesekî niye grupekê ser bexwe ye. Hemî layen û kes û fermanbera mafê hey beşdarî evî grupî bin. Ev grupe dê bizavê ket, pirêkê aştiyan e, pirêkê demokratiyan e. دیرش تندوتیجی و کو گلک جارا دستهلاتت بیجید دست درکی گلو تندوتیجی اوه همینینن ام هند ریکا چاره و ببینن پاریکاریا ماموستای زانکو پاریکاریا پارزرا پاریکاریا کسیت اکادمی پاریکاریا آبورناسا کو ام چاره که بو وی قیرانه ببین اوجی قیرانا پاشکفتیا چونکو برای خوب بده روش بوجی خرابتر پاشکفت بوله برین پشتی هینگه وگاوی پلبرس کریجی نهاد یعنی اگر ام داخوازا مافی خونه که یاش دیتن آمن پشتی ساله که آن چند تیوات هنی حکمت گفت فرمانبر جی نمان اما ده همیا که اینا گری بست و ده همیا هر ناموالد خوری نخوره راسته ما وصا کرێکار جەنابەت کەسێکی قانونی ئەم بڕیارەی حکوومەت کە بڕینی موچە بوو تا چەند بڕیارێکی قانونی بوو ئەو بڕیارە ئەوەندەی بڕدەکرد کە حکوومەت تاوەکو ئێستا کە خەمی فەرمانبەرانی نەخوا خۆی وەکو جەنابەت گوتنی بڕیار بوو بڕیار ئەو قووەتە قانونیەی نییە بەڵام با بڵێن کاکە لەگەڵ حکوومەتینە و ڕۆژگارێکی سەخت بوو شەڕ و ئاشوب و ناخۆشی و شەڕی داعش و دابەزینی نرخی نەفت بە شێوەیەکی گەلک زۆر با بڵێن هەمووی ئەوانە ڕاستن و حکوومەتیش ناچار و ئەو بڕیارەیدا باشە خۆ ئێستا کە نەفتەکە 5 قات بەرزتر بوویتەوە داهاتمان 5 قات بەر خۆیان وا دەڵێن داهات ئەوانەی کە باسی حکوومەت دەکەن دەرێتوانیتمان داهاتی ئەوەندە زۆرکەین گومرگەکان والێ بکەین کۆنتترۆلی فلان جێمان کردە تاکو ئێستا کە توانیتمان 4 قات و 5 قات داهاتمان زیاد بی نەفتەکەمان دەزانین وەختێک بە 30 دلار و 25 کورە وەختە گەیشتە 1 دلاریش ئێستا ئەمە نزیکەی 5-6 مانگە بە 120 دلار و 115 دلاری فرۆشتیتمان ئێستا لە هەرە نزمەکەیتی باش تا 485 دلاریە یعنی هەموو ئەو تەبریراتانێک کە بووە هۆی بڕینی موچەی خەڵکو و
بە زەبر بڕیان لە خەڵک هیچی نەما. ئێستا کە بەڕاستی کە حکومت پارەکەی ناداتەوە تەنها ستەمەکە دەکرێت، تەنها قووەتە، تەنها زەبرە بەرامبەر بەو خەڵکەی بەکاردەهێنرێت. مقابلیی ئەسڵەن دەبووە خلالی ئەو فترەی کە شەڕی داعش و شتانە هەر هەمووی خلاص بوو، وەزعەکە ئیستیقرار بووە، دەبووە هەفتەی جارێک سەرۆکی حکومەت یان وەزیری داراییەکەی باتمان بە خەڵکیان بگوت بە کاکە داوای لێبوردنتان دەکەین هەتاکو ئێستا کە نەمانتوانێت پارەکەتان بگەڕێنەوە. ڕوونکردنەوەیان بدە بە باسییان کرد بە ئەو پارەی پاشکەوتەی چۆن دەدەین، هەربیان گوت بە کاکە جارێ نیتمان شتێکیان بە خەڵک گوێ، بەڵام خۆکردنی حکومت بەڕاستی و سوکایەتیکردنە بۆ خەڵکی. یعنی خۆ بێدەنگکردن و خۆ بەرپرسنەکردن یەکێکە لەو بابەتانەی کە فەرمانبەرانی زیاتر ئازارداوە بەڕای تۆ؟ بەڵێ تەبعاً چونکە تۆ کە پارەی ئەو خەڵکت بڕی، یعنی ئەمە بە خەڵکەکە برن کاکە قبولیشمانە لەو فترێ و 4-5 ساڵە کارە ساتێ بوو، بەڵام ئێستاکە کە پارەشت هەیە ناژدەیەوە بەڕاستی ئەوە ئیسیهانەکردنە بە خەڵک، ئیسیهانەکردنە بە مقدرات. بڕینەکان چۆن بوو مامۆستاکرێکار؟ ینی بڕینەکان دەزانی چ حەسەب زۆری و کەمی معاشەکان بوو، مەسەڵەن خەڵکی معاشی 4 میلیۆنە و 3 میلیۆنە شتێکە ئەوەی معاشی کەمتریشە شتێکە، مەبلەغەکەش لە بەڕاستی بزەبت نازانی چەندە، وای لە ئێستام خۆم نازانم چەندم لای حکوومەتە، هەنجا دەرێم 50 هەنجا دەرێم 45 ئەنجام چکە ئەوەندە شتەکە تاخیر بوو وەڵامێکیانە بوو بە سەدا مۆزەف ئێستا نازانی چەندی لای حکوومەت. ئێستا خەڵکەکەی دەڵێن 10 ملیارمان هەیە، یعنی 15 تریلیۆن دینارمان پارەی پاشکەوت لای حکوومەتە، بەڵام کارەساتەکە لەوەی لای حکوومەتی چەنگاوێک ناوێ، ڕۆژێک نایەتە سەر شاشەی تەلەڤیزیۆن. ئێستا تازە لە زۆری حاڵەتێکمان باس کرد، یعنی یۆنان 4 ساڵ پێشەستا تووشی ئەزمەتی مالی خراپتر لە ئێمە بوو، قەت ئەویان نەکرد پارە دەست لە بۆ پارەی موچە خۆران بن، چکەگە حکوومەتە خۆی بە حکوومەت بزانی نابی دەستکاری ئەو شتە قوتی خەڵکە، خەڵکی هەژاری تێدا، خەڵکی کەم دەرامەت تێدا، خەڵکەش تێدایە 30 ڕۆژ حسابی خۆی کردی ڕۆژێ 10,000 میلیاری دەخوا کە بۆ 31 ڕۆژ ناتانی بژی. ئەمە لێرە ئەسڵەن دەبووە 40 ڕۆژ دەبووە 50 ڕۆژ بە دەیانجار. باشە ئەو خەڵکە بە چی دەژی؟ چونکە تۆ کە قوتەکەت بڕیانی کەرامەتت شکان، چونکە سەری مانجێ ئەو کاورەیە قەسابەکە دێتە پێش دەرکەی، مۆلیدە دێتە پێش دەرکەی، ئەو سایق تەکسێدێکە کوڕکسەکەی دەباتە کولیە دێتە پێش دەرکەی، کابرا چی بڵێ برێ وەڵام معاشم هێشتان وەرنەگرتیا. بەڕاستی خلالی ئەو فترەی کارەسات بەسەر ژیانی خەڵکدا بڕۆمە حاکم ئەو جەدەزانی خلالی ساڵەکانی 70 و 80 و 90 و 20 چ جۆرە جیابوونەوەکە بوو، چ جۆرە کارەساتی کۆمەڵایەتی ڕوویدا، چ جۆرە شەڕک ڕوویدا لە نێوان خەڵکی لە ئەنجامی پارەدانەوە پەر ئەسڵەن ئەوەش لە منی حکوومەتە حکوومەت لی بەرپرسە دەبووە لە بری ئەوەی کە خۆی لێ ئەوە بکەوەکو ئاخیر جار گوتی پارەتان لە لای بەغدایە هەر شتێک و فڕیدا ناو خەڵک بزانە خەڵک ئەوەی ئیستیزابەی دەبی دەبووە بەهات بەبی گوت کاکە مژدەتان دەدەینێ ئێستا بۆ زەمان باش بووە لە ئایندەکی نزیک دەست بەدانەوە دەکەین. بەڵام بەداخەوە دوای حکوومەتی بەرپرس دەبی ئاوا بکە. تەبعاً حکوومەتی بە حکوومەتێکە خۆی بە پەرپرس بزانی دەبی داوای لێبوردن لە خەڵک بکات لەو ماوەیە پاشەکەی نەداکە. مامۆستا بەدەل چیتان کردووە لە گروپەکە تاوەکو ئێستاکە لە چ قۆناغێکن و چۆن فەرمانبەران پەیوەندی بە گروپەکانتانەوە بکەن؟ بۆ یەکەم ئەوەی گرنگکە بۆ ئەمڕۆ گروپەکە بڕاگەینین لە کنگرەیەکی ڕۆژنامەوانی و لەگەل ئەوەژی دیدارێکمان هەبوو چەندین پارێزەر و مامۆستای زانکۆ ئەکادمی و ئابوورناس ئەوەمان داوامان کردبوو گۆ دانوستاندە بکەین پێشنیار و بۆ چۆنیان هەبێت لەسەر ئەو گروپە و لەسەر ئەو پێنگاوەی کۆ ئێمە بە تەماین بەهاوێژین بۆ مەسەلەی پاشکەوتاوانە. ئێمە ڕاشکاوانە بین، ینی زۆر خەڵک ئێستا بێ ئومێد بووینە لەو دەسەڵاتە بەڕاستی، ئەنی دەسەڵاتێکی بە بازرگان بەناو دەبەن و دەسەڵاتێکی ستەمکار و دەسەڵاتێکی قوزەپێنەر و ئەوەنە دەسەڵاتێکی کو خەڵک دەستگیر بکەن لە خۆپێشاندان و ئان هەر خۆپێشاندان ژی نەبن ڕۆژنەماوان و چاڵاکوان و مامۆستایان لە زیندان چەند ساڵێت حکم بکەن، خەڵک لەوە نەداترسید. بەس وەکو گوتم ئێمە بە تەماین بە ڕێگای ئاشتیانە بگرینە بەر بۆ ئەو هەنگاوەکانتان چۆن دەبێ مامۆستا؟ زۆر ڕێگامانە. یەکەم ڕێی خەڵکی ئەکادمی وەردەگرین لە هەر سێ پارێزگا چەندین کۆمبین دەکەین، چەند ڕێگا چارەیەک پرۆژەیەک دەستنیشان دەکەین، دوای ئەوە سەردانی پەرلەمان دەکەین، هەموو لایەنێک سیاسی حزبی ئەوانەژی دەکەین کۆ بوو باڵپشتی حتا دەستگای ڕاگەهاندن و دوای سەردانی حکومەت ئەنجومەنی وەزیران و ئەوانە سەرۆکاتی هەرێم ئەگەر ڕێگا بدەن بە ئێمە لەگەڵیان دانیشین. لەگەل ئەوەژی لەگەل قۆنسڵی و سەفارەتەکان باسی دەکەین، لەگەڵ ڕێکخراوەکانی بیانی باسی دەکەین. ئەگەر نەگەیشتینە ئەنجام
دەچین ینی سەردانی باغا دەکەین حکومەتی عێراق و بتوانین ئەگەر هەریش ئەنجامین سکالا لەسەر حکومەتی هەرێمی کوردستان تۆمار بکەن چکۆ پرۆژە لە بەردەستمانە بۆ هاریکاری حکومەتی عێراق و چارەیەک بۆ پاشکەوت دەبینن بۆ دانی پاشکەوت و لێبرینی موچە و زۆر پرۆژەی لە بەردەست باشە چۆن فەرمانبەران پەیوەندیتان پێ بکەن ئایا ئێوە دەرگاتان بەڕووی فەرمانبەرانی ژواڵایە ئەن گروپەکەتان ڕاستەخۆ دەرگامان وڵایە بەرامبەر هەموو کەسێک فەرمانبەر بیت فەرمانبەر نەبیت لایەنگەرانی حزبانی حزبی ئەو دەست هەڵاتە بن ئەوەی فەرمانبەر بیت ئەوەی پاشکەوت بیت ئەوەی پاشکەوت بڕیارەکەتان بۆ هەمووانە بۆ هەموویانە بۆ هیچ کەس نییە و پەیجێکمان هەیە بە ناوی پەیجی گروپی گێڕانەوەی پاشکەوت و لێبرینی موچە لەوێ دەتوانن و چەند تەلەفۆنێک لە ناو پەیجەکە دەدەن دەتوانێت پەیوەندی بە ئێمە بکەن ئەگەر ئەوانەژی نەکەن ئێمە پەیوەندی بەوانە دەکەین محاولە دەکەین لە چەند دەستگای ڕاگادن وەکو ئێستا جەنابتان چەند بەرنامەیەکی تایبەت لەسەر ئەو پاشکەوت ئەوانە لە هەر سێ پارێزگاکە دەستە خۆش بێت مامۆستاکرێکار بەڕایەوە چ پلانێک حکوومەت جێبەجێ بکات بۆ جێڕانەوەی پارە لە ماوەی ڕابردوو سەرۆکی حکوومەت لە کۆنگرێکی ڕۆژنامەوانی ڕایگەیان کە 2 میلیارد قەرزی کۆمپانیەکانیان دایتەوە واتە پێویستە بۆ شێوازەش قەرزی ئەو فەرمانبەرانە بدەنەوە یان ئێوە چ پێشنیارێک هەبوو بۆ دانەوەی پاشەکەوت هەر خۆی لە خۆیدا ئەو تەسریحی سەرۆکی حکوومەت کە 2 میلیاریان دایتەوە کۆمپانیایان ئەو خەڵکانی کە خۆیان دەزانن چێنە و چێنینە بەوەی بۆ مانایادێک کە ئیمکانیاتی حکوومەتی هەرێم ئیمکانیاتێکی هائیلی لەبەردەستە بەڵام دەبووە لە بری ئەوەی ئەگەر هەمووشی نادەیە ئەوانی پاشکەوتێلاتە عەلەقە نیوەی بدە شەریکات نیوەش بدەوە ئەو خەڵکانی کە پاشەکەوتیان لات چکە بەڕاستی پارەی پاشکەوت یعنی وەکو قەردێکی ئیمتیاز وایە یعنی ئەگە هەموو قەردەکرد داوە هیچ قەردەکی نابدێتە تا قەردی پاشکەوتی دێوە یعنی بەڕاستی زۆرە شەرمەزاریەتیشە لە بۆ هەر حکوومەتێک کە خۆی بە حکوومەت بزانی پارەی تەقاعود دەچیلایە پارەی پیرەمێر دەچیلات 40 ساڵ خزمەتی کردێت 10 ملیۆنی لەلاتە لە بۆ معاشەکەی لە سڕەی پاشکەوتی دەمری لە سڕەی معاشی دەچی دەمریتن بەدەیان کەس مرد و یعنی پارەی ئەوەی نەبوو تازیە دابنی هەر عەلەقەل وەکو شەرمەک قەرارێکتان دەنیاوە کاکە ئەوەی مرد هەر بە زووترین کات پاشەکەوتەکەی بدەنەوە ئەو 10 ملیۆنیان ئەو 15 ملیۆنەیە و پیرەمێردەیە لەوانەیە مەصرفی تازیە پێ دەربینیتن یعنی هەر بەجددی ئێستا ئیمکانیاتی حکوومەت لەو پەڕی باشیدا لە مەسلەی داهاتی ناوخۆ لە گومرگەکان لە بەرزبوونەی پارەی نەفتی یعنی تو مثلا 4 قات پارەی نفتی بەرز بوویتەوە داهاتی ناوخۆ بەتەوەخۆی خۆم 3 قات 4 قات بەرز بوویتەوە گومرگەکان هەر داهاتێکی هائیلی هەیە باشە ئێستا چ مبەڕیرەکەت هەیە لە بۆ نەدانەوەی پارەی هیچ مبەڕیرەکەت نییە من بدەمە شەریکەکی ملیاردێر بەڵام نەدەمەوە خەڵکەکەی خۆم دەبێت بیر لەوەی بکەیتەوە ئەو خەڵکت کە ساڵێک 2-3 سال نەداوە ینی گەمەکردنە بە کەرامەتی ئەو خەڵکە ڕاست مامۆستا فەرمانبەران بە یەک جاریش داوای ئەو پارە ناکەن و بێگومان ئێوە چەند میکانیزمێکتان دیاری کردووە یان چەند میکانیزمێکتان تاوتوێ کردو کە بیداتەوە بۆ نمونە لەگەڵ موچەکەی خۆی بەشێکی بداتوە یان هیچ میکانیزمتان تاوتوێ کردووە کارە ساتەکە لە چیدایە حکومەت بەس دەڵێ بینە یعنی ناکرێتن نەتوو ڕۆژێک لەسەر مڕانەوەستی پارەی کارەباکە برێ لێت دەبڕم پارەی فلان لێ دەبڕن نابی فلان شتی بکەی ئەگەر زەریبەکەم نەدێ خانوەکەت دەفرۆشی مەسەلەن 5 ملیۆنی زەریبەی دەبی فەورەم چی بدێ کەچی کابرا 25 ملیۆنی لای حکومەتە یکاکە لە پارەکەی خۆم بچێڕەوە یعنی میکانیزم ئەو پێشنیارە هەبوو ئەو پێشنیارە هەبوو ینی ئەوەی قەرزاری حکومەت پارەی عقاری قەردارە قسە دەرچوو ئێستا یاسای چاکسازی حکوومەتێرم کاکە ڕازی نەفەرمونەوە یاسای جێبەجێ بکەن لە مادەی 13 باز لە کردنەوەی حسابی بانقی دەکاتن باز لەوەی دەکاتن کە هەر مۆزەفەک دەبی حسابەکی بانقیبی پارەی تێدا دەکرێت و کاکە هەر بینن ئەوەش کە نەگەچی ئەتۆ بەس حەقت تێ بچی تەماشا حسابەکەی بکەی مەسەن دەرێت و 25 ملیۆنت لای حکومەتە هەر ئەوەندا ئەوەش ناکەن ئاخر تۆ یاسایەک لۆ خۆت دەردێنی خۆشت نای یاساکە تەطبیق بکەی ئەخ کاکە خەڵک لەوانێ سبی مطمئین دەبی دەرێ کاکە ئەوسا بەدەل تۆ چی تێ لەسەر یاسای چاکسازی والله ئەوەی حکومەتی هەرێمی کوردستان لەگەڵ ئەو خەڵکە دەکات بەدە ئێستا گوتم لە هیچ جێگای دنیا نییە ئەو ظڵمەی لە فەرمانبەر و لە هەمووی خەڵک دەکات مەسەلەی ئەو مامۆسار بوو نمونە ئەوە لە بەرنمەیەک بووین ئەوە مامۆساکە گوتی کاکەوە لە هیچ جێک نییە لە ئەفریقیاش نییە دواییم سێرچێکم کرد کاکە ئەفریقیا زۆر بووێنی حکوومەتێکی پێشکەوتو وڵاتێکی زۆر پێشکەوتووە یعنی خۆمە ناوی بەراورد بکەینە ئەریشە لێرە حکومەتی هەرێم ئێمە هەمومان پێ دەڵێن حکومەت ئەوە بۆ خۆشی دەڵێن ئێمە حکومەتین بەس لە ئەسڵدا حکومەت نین بۆ مامۆستا حکومەت تێدا کە ئەوەی تیان حکومەت باو ڕێگایە باو ڕەنگە بەڕێوە ناچیت ئەگەر وا بیت ئەمە دەتوانم 20 دەولەت بەڕێوە ببەم بەس پارە لە خەڵک وەربگرم
خزمەت گۆزاری هەمووی ببیتە تایب ئێستا مۆلیدەی 14 ساعت مۆلیدێک ئەوە 30 ساڵە مۆلیدێک کارە بدە دەبێ ئێمە پارە لە ئێمە وەردەگرن دوسێ جاد دروستکردنی جادەیەک و دوسێ جادەیەک ئەوە نەخزمەتە بەڕاستی هەموو نەخۆشخانەکان ئێستا بۆ نەهلی بە تەمانە ئەم ڕۆژانە نەخۆشخانەیەکی شیرە پەنجە لە دۆک دروست بکەن ئەهلی بیت یعنی ئەوەی شەوێک بچیت لەوێ بخەویت نزیکی $1000 بدات لێرە دەبێت حکومەت اعترافی بکات و دام پێدام بکات کو ئێمە شتێکی غەڵاتمان کردیە ظروفێکمانە وەکو مامۆستا گوتی ئێمە دەبێت چارەسەر بکەین حتا حکومەت ئەو پێنگاوە نەهاوێژیت بڵێت ڕاستە پاشکەوت لە لای ئێمەیە وەرن ناگۆڕۆپیکانی پاشکەوت وەرن چەندین کەساتی چەندین لایەن ئەندام پەر ئەوم بخۆی دازان چەند ڕێگا هەیە ئێمە زۆر ڕێگامان هەیە کو نەبیتە بارگرانی لەسەر حکومەتجی و خەڵکێکژی قانع بیت بەڕاستی ینی مامۆستا و ڕێگانە چین کە تاو توێکراون تاوەکو ئێستا تا ئێستا بڕیارمان لەسەر نەدایە بەس ئێستا لە دانوستاندنین لەگەڵ کەسانی ئەکادمی واتە ڕێگای واشدادنین کە ئیستی لە حکوومەت تێژنەکە هیچ تەسیری لە حکومەت ناکات ئێستا حکومەت بەیانی بە ئێمە بڵێت وەرن چارە سەرێک بەوە پاشکەوتە ببینین هەر سەرکەوتن بۆ حکومەت دەبیت نەبوو ئێمە و هیچ زەرەریژی نابیت حکومەت بەس بە ئەلانێک بڵێت وڵی ڕاستە و پاشکەوتە لە ئێمەیە ئابۆری کوردستان گەشتبینێکی زۆر گەورە بەخۆ دەبینیت خەڵکێکی مرتاح دەبیت ئێستا خەڵکی نەفسیەن مرتاح نییە مەسەلەن پاشکە خەڵکی دەترسیت ئەو چەند ساڵە خەڵک دەمریت و تەقاعد دەبن تەعینات نییە یعنی ئەو زۆرە گەنجە ئێستا بەتاڵن هەمووی بووە ئەهلی پرۆژەکان هەمووی دەبنە ئەهلی هەمووی دەبنە بازرگانی ینی مەسەلە لێرەدایە مامۆستا کرێکار یعنی ئەو هەواڵە بەسە بۆ فەرمانبەران کە حکوومەت دام بەوە دابنرێ و پارەکانی لای ئەوانە و حسابێکی بانقی بکاتەوە و پارەکەی تێدا بێت دەبی هەنگاوی عملیش باوێتن قەیناوە پارەکە ئێستا دام بەوە دادنێ حکوومەت لە ئەو پارەی لایەتی بە صریح العبارە قسەکەی ناکەوە کێشەکەتە یعنی تاکو دەیڵێ سەتر پشیلە و ڕیوی مشکرد لەولا لە بۆ دەینیتە یعنی مەفروزە چی تێدا حکوومەت و سەرۆکی حکوومەت دێمە سەر خەت بەڵێ من داوای لێبوردن دەکەم تاکو ئێستا نەمانتوانە لە ژێر قەرز بووین و وابووین بەڵام لە فترەیەکی زۆر نزیک هەوڵ دەدەین سندوقێک دابنین پارەی پاشکەوتی تێدەکەین لە ماوەی نزیک دەست پێ دەکەن پارەکانتان دەدەینەوە خۆ فەرمانبەران ئیشێکی خراپیان نەکردیا تۆ پارەت لێجێرە قوتت بڕیا داوامیشان بە تەواوی کرد هەموو دەوامەکی خۆشیان کردی هەموو ئیستحقاقی قانونی خۆشیانێ وەری بگرنەوە بەڵام مەسەلەکە لە چیدایە حکوومەت تاکو ئێستا کە قسەیەکی ڕاست و ڕەوان ناکاتن لەسەر پاشکەوتی موچە یان جێڕانەوەی ئەسڵەن دەبی داوای لێبوردن لە خەڵک بکە داوای سەبریان لێ بکات داوایان لێ بکاتم کەمەک لە سەرمان ڕاوەسن ئەو قسانە لە بۆ خەڵکی بکە ئەو قسانەش ناکاتن وەکو برێ خۆی بەرزتر دادنێتن لەو خەڵکە ئەسڵەن تۆ ئەو خەڵکە بەواسطەی ئەو خەڵکە بووە حکوم مامۆستا بەدەل ئەم حکوومەتە بە تایبەت ئەو کابینە زۆر جاوەمان جێ لێ دەبێت دەڵەوەی کابینەکانی پێشوو منە پێشوو خۆمەیان ئەو بابەتەیە ینی جێگەی قەناعەتە بۆ ئێوە کە عایدیە و نێوعایدی حکوومەتەکەی تکەیە بوان ئاخفتناوان لێدوانە هیچ قەناعەتێ بۆ خەڵکی چێناکەن هیچ ساڵە سەرهەردانی حەتانێکە هیچ حکومەتێکیش دەرڤە ئەن هیچ کەسێکیش دەرڤەی هەرێما کوردستان ناتی حکومەت بکات پارتی وێکەتی بوون هەردوو بنەماڵن بنەماڵە تاڵەبانیە و بنەماڵە بارزانیە بجا بارزانی ئەڤە بیت یێدی بیت هەر ماڵە بارزانیە تاڵەبانی جارە من کەسی حکم المەنە کردیە کۆ بێژن پاشکەفت یلدەف حکمە کرد ئەم نە ئەوڕۆپاینە حکومەتێک دەهێت دەبیت وڵی بە حکومەتێکا دی ینی کەسێک دەهێت نەشوێ بنەماڵێ بەس ئەvە هەر ئەو دوو بنەماڵی حکمیتکەنە بە 30 ساڵە بەرێ چەندێ ئەو ئاخفتنەکە نەیە قەناعەتێ بۆ مە چێناکێت کۆت بێژیت بزانین ئەو ئاخفتنە قانونیە مامۆستا ینی حکوومەتە بڵێەوەی پێش خۆمە و ئەمن بەرپرسیارێتی هەر حکوومەتە خۆی بە حکوومەت بزانی هەر میراتێک لە پێشە خۆی هەبی وەکو میرات دەمینێتەوە لە بۆ حکوومەتەکەی پاشە خۆی قەردار موچەخۆران کە قەردیان لای حکوومەتە پاریان لای حکوومەتە یعنی دەبی پارەکەیان لە بۆ بگەڕێنرێتەوە مەسەن ئەگەر ئێستا بە پەلە بیگەڕێنەوە لەوانێ بە 5 ساڵ بە 10 ساڵ پێیان نەگەڕێنرێتەوە خۆ هەر نارێن وڵا حکوومەتەکەی فلان و حکوومەتەکەی پێشی منە ئەو قەردەوەکو میرات دەمینێت لە حکوومەتێک لە بە حکوومەتی تاکو دەدرێتەوە چکۆ پارەی 1 میلەتە ملیۆنە و 200 هزار کەسە یعنی تقریبا کاملی هەموو عائیلەکانی کوردستان دەکە ئێمە 5 میلیۆن و 6 میلیۆن کەسین هەر 4 کەس 5 کەسمان یەکێکمان مۆزەفە هیچ ماڵک نییە مۆزەفەی تێدا پاشکەوتی موچەی لەلا نەبیتن کەوابی ئەو پارە وەکو میراتێک لە ڕووی قانونیش دەڕواتەوە لە بۆ حکوومەتی پاشەوی چێ دەرێ بە 4 حکوومەتی دیکەش ئەو پارە دەدرێتەوە خۆ ناکرێ ئەو برێ عادی محەممەدی ئەو برێ ناوەڵ عادی عباسی و برێ نائیدی کاگە ئەحمەدیە مەشتی مەسایلی عشایری نیە ئەو کاری دەوڵەتدارێتیە لە ڕووی قانون لە ڕووی شەرع لە هەموو ڕۆچی قەرد
دەگوازرێتەوە ئەو ڕەو کابینێ سبەی کابینەش کردی زبەی حزبەکی دیکە دێتن ئەو حزبەی دیکە ناتانی بڕۆڵا حزبی فلانی ئەو قەردەی کردیە من نایدەمەوە ئەو پارەی میلەت تێکێ دەبی هەر بیدەوە وە کەسیش خۆش نابی لە قەردی ماوەسە بەدەل ئەو پارەیە ئەگەر بدرێتەوە مۆزەفان پێ وایە کاریگەریێکی باشی لەسەر ئابووری هەرێمی کوردستان و ناو خەڵک و کۆمەلگاش دەبێت من بوتە گوت بەس ئیعلام بکات پاشکەفتی ئەم دێ چارەسەرکەین و دە هەندێک ڕێگا بینین کە ئەوی پاشکەفتی بەڵاو بکەین ئەوان هەندێک پرۆژە کاچە هەبن باوەڕ بکە کوردستان دێ gelek گۆڕین تێدا چمن ji ber çi vêga vê Kurdistan em şên bêjin tesîrek amazana lê bû ji layê aborî ve yanî eger berê xub de şol nema kargeh barabtirî hatîne rastandin li herêma Kurdistanê ji ber çendê bû ji ber paşkeft ew dîkir ev paşkefte hatet halê da yanî pareş xelkî birîn û sîyole nemal di bazarî da û xelkek neşiya çi karekî biket rastî vêga vê bes eger çareseriyek bû dît bawer bike li herêma Kurdistanê gelek di gorîn têda çêbin yanî şemî layan ve êk nefsiya fermanber dî biçekê mirtah bît yanî vêga vê fermanber ya welme hatî li herêma Kurdistanê ne fermanber xelkê me hemî me 200 mîtr 100 mîtrê erdiyet heyîn ew tinê me ye yanî em herêma Kurdistanê hesab nakein axa xwe em Kurdistanê hesab nakein axa xwe yanî dîrî ku hindek mesalihê berjewendiyê hizbî û binamalê ew ne eger xwedê neke sibê şerek çêbîn zî kesnîne bergiriye jê biket îla hindek berjew ber vê çendê vê hikûmet wel xelkî biket xelek herêma Kurdistanê milkê xwe bibînît axa xwe bibînît rastî ev xelkef yanî ev xelkê belingaz yanî ev xelkê dest evan vê dest helatê ketî û van her du hizbal çi alemê nînin berê xwe dê mûçey nadê em bêdengîn karepînîne em bêdengîn afrîne em bêdengîn cadenîne em bêdengîn gaz bermîla gazê bû Tirkî bû gelek dewleta $5 şêsta heftê seda bû me $200 yanî ev tiştel cîhanê alemî hemî nîne vêga vê û tişên çare bikin eger hikûmet bêjît vêga vê wan haşme heye û dê goya xwedanê dibînin eger bêjin em neşên çareserkeyn xîlalê heyvekê da bila bihên rabgehînin çendîn dezgeh ragihandin wêrê bin hindek lejnekê şilayanê hizbî bihêne damezrandin eger heyvekê da pitiriya qeyranê herêma Kurdistanê nehatine çareserkirin bila wê gavê xelkek her tiştekî bijî bila bêjît şên dahatiyekê zormeye hey yani ew dahatiye vê gavê ji gumirka tê ji gazê têt bes ev êş kamerê hatnoçûnê yet mirorê têt yani dahatiyekê zor e bes kes nizanît ew dahatî çîtekî ve ne me perlemanekê perleman heye yê diristayî ne me hikûmeteka hikûmet heye me yê tên biryar ya destê çend şexsa da ew dê biryarê den û yê dî jî hemîd bêdeng ماوەسا کرێکار باسیەوەت کرد کە ئەگەر سەردانی دادگاکان بکەین جا دەزانین پاشەکەوت چ کارە ساتێکی دروست کردووە ئەو کارە ساتانە تا ئێستاش بەردەوامی هەیە تا ئێستاش کێشەی ئێستا بڕێک کەمتر بوو بیتەوە بە اعتیبار وەزعی خەڵکەکەی باشتر بووە بەڵام هەر ئەو مەشاکیلانە هەردەبیتن بەڵام لەو کاتی مەسائلی کۆمەڵایەتی مەسائلی قرد مەسائلی شەڕ و بەکارهێنانی چەک لە بۆ وەرگرتنەوەی قرد و یعنی بە شێوەیەک ئاستی بەرز ببووە تەساعودی بوو ئێستا کەش هەیە بەڵام زۆر کەمترە لەوەی ئەو کاتی تۆ حسابی خۆت کە تۆ کابرایە کە معاشی ملیۆنە بوو یەکسەر بۆ 500,000 ئەو جە بە 30 ڕۆژیش نەدرا بە 45 ڕۆژی دەدرا ئەو کابرا تووشی کارەسات دەبیتن کە کارەساتی لە بۆ دروست بوو مەشاکلی عایلی لە بۆ دروست مەشاکلی عایلی ئەنی دەتوانین بڵێن ئابووری پەیوەندی بە تاوی کایەکانی ژیانەوە هەیە تۆ کە پارەت نەبوو خێزانت تێک دەچێت لە بازار شخصیت یەکەمیش حکوومەتە لەو مەسائلان هەزاران عایلە تێک چوو هەزاران کوڕ و باب و منداڵ و برا و ئامۆزە شەڕیان لەگەڵ یەک بەدانەوەی و قەرزەیە مامۆستا گۆڕانکاری لە بازاڕەکرێ بەڕای تۆ طبعاً وەکو کاکە بەدەل گوتنی خەڵک ئەگە ئیتمێنانی هەبیتن عەلەقەل هەتا 6 مانگ پاشتر 10 مانگ پاشتر هەست دەکا وەزعی اقتصادی بەرەو باشتر دەڕواتن کاکە تو ئێستا لە وەزعی داژی ناتانی بەرنامەی 6 مانجی لە بۆ خۆت دابنی معاشی وەردەگری هەر لەوێندەرەی دەبی مانجی دادش معاشی وەربگرم یعنی خەڵک گەیشتی تا ئاستێک هیچ متمانەی بۆ حکوومەتە نەما هیچ متمانەی بۆی نەما ئایندەیەکی باش لە بۆ خۆی دروست کاتن لە جیان خەڵک بەرنامەی 5 ساڵی لە خۆی دادنێ 10 ساڵی لە خۆی دادنێ تۆ ئێستا لێرانی نازانی بە بەرنامەی 3 مانجی دادنێ ئەو مانگەی بێتەوە معاشی وەردەگرم یان ناتوانانی قەردێک لە یەکێک وەرگری برێ من معاش ملیۆن و نیوە کە کاکە ئەموو مانجی 500 دەدەمەوە مەسەلەن دەرێ ئەگە ئەو مانگەی بێت و معاشم وەرنەگرت يعني وەزعی واد لە گۆڕێ ئەو حکوومەتە هەر ئەسڵەن دەبوا بەو پارە زۆری ئێستا لە بەردەچی سندوقەت شێ پارەی لە ناو پاشەکەوت کرد دەبا ئێستا پارەی زیادشمانە بووە نەک 10 ملیار و 15 ملیار قەربی ئێستا ئەمە ڕۆژانە بەڕاستیان دەگزار یعنی ئێستا فەرزنا تو 27 ملیار دلار قەردار بوون ئێستا دەڵێن بوویتە 30 ملیار باشە بە 2 ساڵی ئەمە 3 ملیار دلار قەردمان کردیە
لە چیمان قەرد کردیا دەزای وەکو چی دەکاتن هەمومانجە 200 میلیۆنیش لەسەر ئەو هەموو داهاتی قەرد دەکەینەمە هی خەڵکێک بلێرێ کاکە ئەوە داهاتی نەفتەوە گومرگە ئەوە مرورە ئەوە زێ نازام چوچیە ئەو هەمومان هەیە ئەدی ئەو 3 ملیارە ئیچە زیاد بووە لەسەر قەردەکەمە خۆ حکوومەتێک دەتوانێت تۆ چواش بڵاو ناکەنەوە کە بزانین هیچ شەفافیەتێک نییە کە شەفافیەتێک لە ناو حکوومەتەکەی نەبوو ئیدیە تو نازانی پەنا لە بۆ هەموو شتێکی دەبێت ڕاست ماوەسە بەدەل گروپێکتان پێکێنراوە یەکەم هەنگاویشتان نا دەمەوێت پێم بڵێ ینی بەڕوونی پێم بڵێ هیوات بۆ هەیە حکوومەت گوێتان لێ بگرێ والله از خو یه گشبینم صد حکومت دی گوی خودت اما گوی خودت اما گوی خودت ملتی دی گوی خودت فرمان برید خو و دوی چهار سریه که با ببینید راست خلقه که بیدنگه راست پتریا خلقی دینا کن و ظروف توصانه نه سرا لایکه که سرا کومنته که خلقی چته زندانه و سرا پیوندیه که گلی که خلقی چته زندانه و خلقی داخل مافی خود که چند ساله یه زندان کردن بس اوجی حتی حد کی و راد کی بس تشتی نخوشت ویری دا چیه در سالات هندک لاین اتمایت حزبی هر گاف دوین وقتی هل بجارتنا پروپاگاندا هندک کارا بکنش بر دنگا دست خوب ببین دنگا دست خوب تینه پشتی اینکه جاره کدی همشه میشه حیلا خول خلقی کن یا بیتنا من اوان ویت مسئله پاشکفتی مسئله گلک تشتا بیلم و دنگدانه دا بیشن برای خوب دوا پروژه ما یا چهار سر کن بس بلا اوه نکن خلقش تیر بی یعنی خلقش همی پروپاگاندا و آخفتنت حکمت و برپرسا باور بکه اوید گل وام خوب باور وان نکن اوی وان آخفتنات بیجن اوی وان پروپاگاندات کن اوی پشت وانیا دا صلاتت کن با هندک کارت ندرس دجیوی خلقی او خوب باورش خونا کن بس یت مجبور بوینی بگا وید گل وید صلاته و یوان لیدوانا دن یعنی هند لیدوانت هنا دانان دزگیت راگاندنه یعنی خوال برما برزه کری تراستید وید یعنی جه داخله بگا هند اول پرسه ابدا صلاته یاب خلقی بکد گاز شوپنده ده گاز زده این کاره با 24 ساعت کاره با 14 ساعت ده کامیرا زده گین کامیرا زده نکن پشمرگی تعیین که ویدی سنوره و توپت ایرانی و ترکی هاتن بروی چنده ما بریار دا کو ابی گروپی درس بکین و ما همیتش دانایی نبرچاوید خو ایشالله ده انجامه که باش دست موهد و ده سرکتنی جینین بو وی خلقی اگر نبود ان شاء الله ما مساکره کار کوتا پیامد وکو بەرپرسی وڵا کۆتا پەیاممان ئێمە بەڕاستی لە هەموو دەرگایەک دەدەین لە بۆ گەڕانەوەی پاشکەوتەکە هەموو دەستەکی ژماز دەکەین بتوانین یەک هەنگاو بەرەو پێشمان بباتن تاکو مۆزەفەک پاشکەوتەکەی خۆی بگەڕێنتەوە پارەکەی خۆی لەوە بگەڕێنتەوە ئەوە ئەوەندەی سوودی لە بۆ حکوومەتەکەژێ لەوانەیە نیو ئەوەندە سوودی لە بۆ خەڵکەنەوەی هەر نە خەڵکە سبێنجە ڕۆژێ دەرێ کاکە سوپاس دەکەین پارەکەت داینەوە ئەخ ناکرێ کاکە تو پاشی 7 ساڵی قسەکت نەبی لە بۆ خەڵکی پاشی 7 ساڵی وتارێکی ڕوونت نەبی مەفروض ئێستا وتاری ڕوون چییە سەرۆک وەزیران بێتە سەر شاشەی بە ڕسمی قسەی بکە خەڵکی کوردستان من داوای لێبوردنتان لێ دەکەم پاشکەوتەکە وەزعەوە هابوو ئێمە وەزعمان خراپ بوو قەردارین واینە بەڵام ئیشاڵە لەسەری ساڵی دادێ ئێمە سندوقێک دەکەینەوە هەموو ڕۆژانە مەسەلەن ئەوەندە نەفتەی دەفرۆشین لەو سندوقی دەکەین مژدەتان دەدەمێ بەرەو پێشی دەسی بەڵام کەس نایکات ده ان شاء الله دەکرێت هیوادارین ببی زۆر سپاس بۆیەوە سپاس بۆ مامۆستا بەدەر سپاس بۆ مامۆستاکەس بۆیەوە کە لەگەڵمان بوون بەڵێ زان و خۆشەویستانەوەی بینیتان و بیستان گفتوگۆ بوو لە شاری هەولێر لە بەرنامەی گفتوگۆ دەربارەی پاشەکەوت و لێبڕینی موچە کەم گروپەیە لە ئەمڕۆ لە شاری هەولێر دەست بەکار بوون بەو هیوایی کە پاشەکەوت و موچە لێبڕاوەکانی فەرمانبەرانی حکوومەتی هەرێمی کوردستان بگەڕێنەوە بۆ خاوەن حەقەکانیان تا گفتوگۆیەکی تر بەخوای گەورەتان دەسپێرم سپاردەی خوا